ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کەیوان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ قسە و گفتوگۆی زیاتر لەسەر ئەم دوو پرسە لە سۆشیال میدیا دەکەین. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە. سپاس بەخێر بێی. ئەگەر سەرەتا لە کۆچی گەنجەکانەوە دەست پێ بکەین. بەڵێ من دەستخۆشیتان لێکم بۆ دانانی بەرگەیەکی لەو شێوەیە کە بە جۆرێک لە جۆرەکان شیکاری خودی بابەتەکە بێ نەک زیاتر دەربڕینی ڕای خودی بەرنامەکەیان کەسەکە کە ئەوێ قسە بکا لەسەر شیکارەکە. بابەتی گەڕانەوەی تەرمی کۆچ کردووان کە بەڕاستی بابەتێکە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە دوو جۆر ڕنگدانەوەیان دوو لایەنی ڕنگدانەوەی هەیە ئەگەر بمانوێ بە شێوەیەکی وەسفی ئێمە بابەتەکە شیکار بکەین. دیارە بابەتەکە خەمبارە و ئەم خەمباریەش ئەم نیگەرانیش کە لە ناو خەڵکا هەیە خەڵکەکەی دابەش کردووە. هیچ پەیام و هیچ پۆستێک نابینی کە بڵێ دژایەتیە و خەڵکە بکا کە وڵاتەکەیان بەجێهێشتووە کە بڵێ نیگەران بن بەوەی کە ئەگەر بە سەلامەتی دەرچوونایە ئەمان نیگەرانە بوون. هەمویان بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانی ئەو کۆچبەرانن بۆ بەجێهێشتنی وڵاتەکەیان. بەرحاڵ من باس لەو دوو ئاراستە لە ڕووی شکلی کۆمنت و پۆستەکان ئەوانەی کە من پێش چاوم کەوتووە و ئەوانش کە خۆتان هەتانەتوانن باسی بکەن و ئێمە شیکاری بۆ بکەین یان بڵێن ئەمە لە کوێوە سەرچاوی گرتوون. دوو لایەنمان هەیە لایەنێکی ئینسانی کە زۆر دیارە لە پۆستەکانە لە کۆمنتەکانە تەنانەت لە وێنەکانیشە کە وێنەکان دیسان ئەگەر خوێندنەوەی سمبولیان بۆ بکرێ هەمان بابەت زۆر ڕنگدانەوەی تیا هەیە کە هەست و سۆزی ئینسانی ئەجوڵێنێ لە کارێکی لە ڕووداوێکی لەم شێوەیەدا. پۆستەکان بە زۆری یەن مامەڵە لەگەڵ ئەو لایەنە ئینسانیەکەن کەم گەنجێک ویستویەتی بۆ ژیان بەدەستێنانی ڕوتێکی ژیان شێوەیەکی ژیانی بەختەوەرانە و ئاسوودەیی ڕێگایەکی سەخت بگرێتە بەر بەڵام بە کارەساتێکی دڵتەزێن و ناخۆش لە نێو ڕووداوەکە لە نێو حاڵەتەکە لە ناو چوون کۆمەڵێکی واسووتێنراوە. ئەمە چ بە نووسینی پۆستی ئاسایی وەکو کەسێک وەکو نووسەرێکیان دەربڕینی هەڵوێستی خۆی ئەم حاڵەتە زۆر ڕنگدانەوەی تیا هەیە چ بە پیشاندانی وێنە چ بە نووسینی دێڕە شعر سێرەکەی فەزایەک دروست بووە مەلەل ناومێدی ئەخاتە دڵی ئەو کەسانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە وەکو بڵێ چاودێری ڕووداوەکەکان شت لەسەر ڕووداوەکە ئەخوێننەوە بە جۆرێکە وا ئەبینرێتەوە کە لە کوردستانە پێگەیەک شوێنێک مەودایەک بۆ ژیانی گەنج نەماوە بۆ ئومێدی گەنج نەماوە. سەراپای ئەو بابەتانەی کە لایەنی ئینسانیە گرنەوە ئەم حاڵەتیان لە نێو هەرێمی کوردستانە دروست کردووە لە ژیان لە بەشێک لەو پۆستانە وەکو هەواڵ مامەڵە لەگەڵا دەکرێت. من خاوەن پەیجێکم یا خاوەن زانیاریەکەم شەخسی خۆم بەس ئامارەکان دەخەمە ڕوو ئایا چی بکرێت کە ببێتە خاوەنی پەیامێکی کاریگەر کە زۆربەیان مەبەستیان لە خستنە ڕووی ئامارەکان ئەمەیە حکوومەتی هەرێمی کوردستان ببینە گەنجەکانت ڕادەکەن بە خنکێنراوی دێنەوە. بەڵام کەی سوشیال میدیا بکەینە پێگەیەک لەم ڕۆ یا چۆن پۆستەکان پەیامێکی سوشیال میدیا بە دوو تەرەف لایەنێکە میدیای فەرمیتیایە ڕۆڵی هەیە ئەو وێبسایتانە و کەناڵە فەرمیانەی کە هەندیسان لەنێو سوشیال میدیا پەیامەکانیان داڕێژنەوەی خەنەوە بەردەم خەڵکی وەلایەنێکیشانەوەیە کە واقعان وەکو سوشیال میدیایەک خەڵک مامەڵی لەگەڵایەکە یعنی تۆ دارنە لە بابەتە فەرمیەکان بابەتە فەرمیەکان ئەوان زیاتر کار لەسەر بەیانکردنی ڕووداوەکە ئەکەن وەکو خۆی کە ڕوویاوە چی بووە حەدەسەکە چۆن بووە بەڵام ئەوەی کە خەڵک خۆی مامەڵە لەگەڵ سوشیال میدیایەکە هەمیشە هەڵوێست دەرەبڕێ کەمتر پشت بەو باسانە ئەبەسێتەوە کە میدیا فەرمیەکان وەکو ڕوودا و باسی کردووە لە ژێر چەتری ئەم ڕووداوەیە یەت هەڵوێستی خۆی دەرەبڕێ هێت هەندێکیان لایەنی ئینسانیان دەربڕیوە لەسەر لە بنەما ئینسانیەکە قسەکەن لایەنێکی تریشیان وەکو ئەوەی کە هەموو شتێکی لە هەرێمی کوردستانە ئەگەڕێتەوە نێوە باسن لایەنێکی سیاسیە. ئەم لایەنە سیاسەش ڕنگدانەوەیکی تۆخی هەیە و خەڵکانێک لە ئاستی باڵاتر لەم لایەنەیە قسەکەن وەک لە خەڵکانێکی عاتفی کە لایەنە مرۆیەکەیان گرتووە. ئەوانش کە لایەنە مرۆیەکەیان گرتووە بە جۆرێک لە جۆرەکان حەڵقیان کردوێتەوە بە لایەنی سیاسیەوە یعنی ئەگەر بڵێ بە وەکو ئێستا بیستان بە باوکی قوربانیەکە ئەڵێ حەدەث واقعەکە بووە جگە لە لایەنە ئینسانیەکە کە تۆ باوکێ بینی جەرگت بۆیە سووتێ ڕۆڵەکەی تا ئێستا تەرمەکەشی دیار نییە و بۆ بەدەستێنانی ژیانێکی تر چووە یەت لە لایەنە سیاسیەکەی دیسان مامەڵەی لەگەڵا کاتەوە کە ئەمە کەمتەرخەمی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە لە ڕووی دەوڵەتداریەوە چونکە ئەم گەنجانە واقعەن بە بەرهەمێکن کەرەسەیەکن لە بەردەم دەوڵەتە کە بتوانێت مامەڵەیان لەگەڵا بکە. ئەو واقعی لە هەرێمی کوردستانە هەیەکەیەکێکیان زۆر بە دیاری بێکاری گەنجانە بووەتە هۆی
ڕۆشتنی ئەو کەسانە بۆ دەرەوەی زۆر بە کورتی لە خۆی ڕۆشتنەکە کە لە پامەکان ئەیبینی زیاتر ڕۆشتنەکە وەکو بڵێ نەبووتە ئەسەف کەس بۆچی گەنجەکانمان ئەڕۆن ئەوەی کە بووتە ئەسەف بۆچی لە ناوەکە خنکاوەژە هینەکەی ناخۆشە گنایمە دەیان گەنجمان ئەڕۆن لە ڕێ ئاساییەوە ڕۆن و ئەگەنە شوێنی خۆیان وە لەوێشەوە شانازیەکەن کە وڵاتەکان بەجێهێشتووە ئەم پەیامە میدیایانە وای کردووە کە کەسەکە دەسەڵاتی ئەوەی نییە بە شوێنی ئاساییە بڕوا و ئەوێ بە مادەیەکی پارەیەکی کەمتر بە شوێنێکی سەختتر بگاتەوێ ئەو پەیامانەی کە لەوێەوە ئەنێرنەوە هاندەری ئەم گەنجانن کە زۆر پۆستانێک کە لەسەر کۆچی گەنجان دەکرێت سروشتیە یاواتە نۆرماڵە لە تۆڕە کۆمەڵایەتەکان واخان ئەگەر بتەوێ ڕۆڵێکی خراپی شەگەڕن ڕۆڵێکی زۆر خراپ هەندانی ئەو گەنجانی کە بێسەروەتن بێسامانن و ئەشیانەوە بگەن ئەو شوێنە و جۆرێک لە جۆرەکان نیشاندانی ئەوەیە بە دیمەنێکی جوان و نیشاندانی ئەرش بە دیمەنێکی ناشرین هەندێک ڕەوتی ژیان کە من پۆستێکم بینی کە زۆر بە عاقلانە لەسەر بابەتەکە دوابوو و ئەوەندەی کە لەسەر دەسەڵات دوا و ڕخنەی لێگرتووە ئەوەندەش لەسەر خودی خانەوادە دواوە خودی ئەو خانەوادەی کە ئەم کەسان ێنە ڕێگایەکە ئەزمونمان هەیە لەم ڕێگایە گەنجی تر خنکاوە لە ناو چووە ینی ئەو کەسی خۆی ئەچێتە ناو یەختەکە ئەزانێ بە ڕێژەیەکی زۆر لە 180 بەرەو سەر ئەم یەختە خەتەری هەیە و ژیانت بەرە ئەو ینی ئاوێنەکە لە پێشچاوێتی ڕاستە دەسەڵات وای لە یەکا کە ئەمە لە بێکاریە بەرە ئەوێ بڕوا بەڵام لە هەمان کاتیشا ئێمە ئەبێ لە نێو خانەوادە و کۆمەلگایەکە بین بیرێک لە تەریقی ڕێگەی ڕۆشنەکەی بکەینەوە و ئەو ئەزمونانی لە بەرچاومانە بیانی بەجددی سوودیان لێوەربگرین و هەمیشە لە ناوەندی علمی شاوترێتەوە ئەزمون بۆ سوود لێوەرگرتن لە پێشترە لە کتێبێکە تۆ بیخوێنیتەوە لەوانەیە کە تۆی خوێنی لە ناوەندەکانی خوێندن و ناوەندە ئەکادیمیەکانە ئەبێ ئێمە ئەم ئەزمونە بە هەدەر نەدێن بەجددی ئەزمونی ژیانی کەساتێکە ئەنووسرێتەوە بۆ ئەنووسرێتەوە خۆ چیرۆکێک ناخوێنینەوە ئێمە دایان کەسمان هەیە گرتەکان وەکو پۆست گرتی ژیانی کەساتێکانێن ئەوەی کە دەمانەوێت لەم بڕگەیەدا ئاماژەی تری پێ بکەین ئەو پۆستێکی کەسایەتێکی ئیسلامی یا بوونە بانخواز و زانایەکی ئاینیە لەسەر ئەوەی کە سیفەتێکی ناشرین دەداتە پاڵ پیاوانێکەوە خێزانەکەی بەجۆی لە جۆرەکان چێتە دەرەوە ئەمە لە سۆشیال میدیا دەنگدانەوەیەکی زۆری هێنا ینی دژایەتێکی زۆری خەڵک بەجۆی لە جۆرەکان تەنانەت گەشتە سوکایەتیکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام و بنەما و دەقە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلامیش ئێمە چۆن ئەمە سۆشیال میدیا چۆن دەبێت تەعامل لەگەڵ ئەمە بکە و ئایا سۆشیال میدیا شوێنی ئەوەیە کە من فتوا بۆ پیاوێ دەربکەم کە خێزانەکەی بە سفوری دەچێتە دەرەوە خۆی من نازانم واقعەکە لە دینا چۆن باسەکرێت چی ئەکرێیانی نازانم کە بێئاگانیم لەگەڵیا بەڵام ئیشی منیە لێرە ئەویان بڵێم ئیشی منەوەی بڵێم پەیامەکان کە لەبارەی ئەمەوە بڵاوکرانەوە سێ چوار ئاڕاستی جیاوازیان وەرگرت ئەم سێ چوار ئاڕاستەیەکێ لەوانە لەوە چه پشگیری وتەکانی کرد بێت بە کۆمەڵێک مبەڕیرەوە زۆر بەکەمیانی هەر نەمبینی من وەکو چاودێری تۆڕە کۆمەڵایەتەکان کە چاودێریم کردو و هەمیشە لەگەڵ حەدەسەکان وەکو پیشەی خۆشم نەمبینی کەسێک ڕاستەوخۆ مباشر پشگیری وتەکە بکە ئەوانەی کە پشگیریان نەکرد بە بەڵامێکەوە بەڵام دەبوو بەم شێوەیە بەڵام دەبوو بە ئادابێکی کوردیانە بەڵام دەبوو بە ستایلێکی ئاینی کوردەواری بەڵام بە هەر شۆرێک بەرجۆرێک بێ ئاڕاستەیەکە بوو کە پشگیری وتەکانی ئەو کرد ئاڕاستەیەکە بوو ڕاست پێچەوانەی وتەکانی ئەوی ئەدایەوە و بە جۆرێک لە جۆرەکان دژە دینی دەرەکەوت لە پەیامەکانە ئەمانەش وەکو بڵێ زۆربەیان ئەوەی لێ خوێنرایەوە کە بابەتەکەی قۆستووەتەوە وەکو هەلێک وەریگرتووە کە ئەوێ بۆ لێدان لە بەرامبەر شەخصیشنا لە بەرامبەر خودی بیر و باوەڕەکە ئەمە بیرکردنەوەیکی ئایدۆلۆژی بوو زیاتر ئەمە خۆ ناهەقی ئەو شەخصە ناگری بەم شێوەیەکە چونکە لەو لاشەوەیش بە بیرکردنەوەیکی خستی ئایدۆلۆژی بەبێ وەکو بڵێ بەبێ ڕەچاوکردنی ئادابی کۆمەلگاکەی پەیامەکەی بڵاوکردوێتەوە ئەم وای لێ تێگا بۆیە وا وەڵامیاتەوە لەم نێوەندەیە تێڕوانینەکە بوو حەقە باسی بکرێت لە نێو تۆڕە کۆمەڵاتیانە کە تێڕوانیەکی نەرمتر و ڕوونکردنەوەی زیاتریە لەسەر بابەتەکە و داوایە کرد کە ئەم جۆرە وتە و فتوایانەی کە مامۆسانی ئاینی مامەڵیان لەگەڵاکەن ڕەچاوی داب و نەرید و دەربڕینەکانی کۆمەلگاکەیان بکەن یەکێ لەوانە کە زۆر جوانی وتبوو باس لە شێوازی تەفسیرکردنی بابەتەکەیەکە و گۆڕینی وشعرەبیەکە بۆ وشەیەکی کوردی کە زۆر جوان پێ هاتبوو کە ئەم وشە کوردیە ئەم وشە عەرەبیە هیچ کات بەرامبەر بەم وشە کوردیە نیە کە لە نێو فەرهەنگی کوردیا بەکارهێنرێ
ئەو شعرەبیە کە لەنەو فەرموودەکەیە ئەو تەفسیری کردو بۆنە بەرامبەر بەمە نییە زۆر جەرمان بەرامبەر بە وشەیەکی ترێک ئەشە بە ئەدەبیانەتر و بە شێوازێکتر بووترێ و هەندێکی تریشیان لەگەڵ ئەمەشمان بیر نەچێت هەندێکی تریشیان لەگەڵ تەغییری واقعەکەیە بوون و بەیانی ئەویان نەکرد کە ئەوەی ئەو بەو حاڵەتە باسیەکە قەت قابلی قبول نییە لای کە بەو شێوەیە شەو لە بازنەیەکیش دەریکاتەوە و لەنەو بازنەی بۆن مەدینی ئاماوەتەوە ئیسلامی ئاماوەتەوە و ئەو دەستەواژانش ئەو نایگرێتەوە لەبەرەوە ئەم سێ ئاڕاستەیان تیا بوو وەکو هەموو پۆست و پەیام و شتەکانی تریش لە سۆسیال میدیاکە ئاڕاستەیەکی سیاسیشی تیا بوو کە هەموو ئاڕاستەکانی بەڕاستی زۆر باشە زۆر بە کورتی مامۆستاکەوان ئەمڕۆ هەر زۆربەی و کەسایەتیەکان پیجێکیان هەیە ئەدمینیان هەیە دەکرێت هەر پۆستێک جاران دەیانوت ئەوەندە خاوەنی قسەیەکی کە لە زمانت هاتە دەرەوە پۆستیش ئەمڕۆ لە سۆشیال میدیا ئەوەندە خاوەنێتی کە پۆبلیشت کرد و بەرچاوی خەڵکە و دیدی تۆ خاوەنی نیت دەکرێت ئەوانەی کە خاوەن پیج و ئەدمینیان هەیە هێندە بێ ئاگابن لە پۆستەکانیان کە چی دەڕوایە دەبێت بە فیلتەرێکی کاملەوە یعنی ئەگەر تۆڕە کۆمەڵاتەکانیش نەبێت بە تایبەت تۆ ئەگەر بتە وەکو کەسایەتێکی ئاینی قسە بکەی ئەبێ هەر ئاگات لە وشە و دەربڕینەکانی خۆت بێ بە تایبەت لە ئێستایا کە تۆڕە کۆمەڵاتەکانی ئەوە هەر هەموو کەس نەک وشە و دەربڕین هەڵس و کەوت و دانیشتن و ڕوخسار و مامەڵەکردن لەگەڵ ئادابی کۆمەڵاتی بێ زۆر وریاتر بیت چونکە ئێستا بتێنێتەوە لە هەموو شوێنێ چاو لەسەر تۆ هەیە و پەیامەکە پەشیمان بوونەوە لە پەیامەکان ڕۆڵێکی ئەو تۆ نابینێ یعنی ئێستا ئەگەر من شتێکی هەڵە بکەم سبێنێ بڵێم پەشیمانم تازە ئەو ڕۆڵەوتۆە نابینێ کە لەگەڵ تۆیان ڕوبەڕوو فەیس تو فەیس قسەکەم و دوای بڵێم کاک جەلال داوای لێبوردونەکەم هەڵە بووم تۆ ئەبووری سەدانی تر نابوون سەدانتر هەر نایانەوە ببورن و ئەگەڕن بە پارە ئەم پۆستە ئەم پەیامەش ئەکردنەوە سپاس بۆ بەڕێز کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ سپاس بۆ ئەوەی کە جەنابتان بوونە میوانی یەکەمی ئەم تەوەرەیە کە دەمانەوێت هەفتانە کە منتان قبول شەنووکەوی بابەتەکانی سۆشیال میدیا بکەین زۆر سپاس مامۆستای بینەرانی عزیز بڕگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیچ دەرفەتێکمان نەماوە زۆر سپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە خواتان لەگەڵ